لەوێم کاتتان باش دوای ماوەیەک دابڕانی کاتی لە بەرنامی هەفتانەوە لەگەڵتانم پەیاما گرنگەکانی بەرنامی هەفتانە لە چیرۆکی سەرکەوتن و کۆڵنەدانی ئەو کەسانەی لە بەرنامی هەفتانەدا بەشدارن بێکەوە دەبین. گەنجێکی توش بووی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت دەبێتە یاریزانی لەشجوانی. چێشتخانەیەکی سەروپێ دەبێتە مۆزەخانەیەکی بچووک بۆ کەسایەتیە دیارەکانی ڕانیە. لە شارۆچکەی تەقتەق ئافرەتێک لەگەڵ خۆی هەلیکار بۆ 20 ئافرەتی دیکە دەڕەخسێنێت. ئافرەتێکی دەرچووی زانکۆ کاری هەویرکاری و سرامیک دەکات. لە کۆمەڵگەی دێرەبوون مەزارێکی پیرۆز دەبێتە شوێنی پێکهاتەکانی ئیدارەی سربەخۆی زاخۆ. شکار عومەر گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتی دانیشتووی پێنجوێنە و لەگەڵەوەی کە نابیستە بەڵام خولیایەکی زۆری بۆ یاری لەشجوانی هەبوو. ماوەی 2 ساڵە یاری لەشجوانی دەکات و ڕاهێنەرەکەی دەڵێت کە هەوڵی زۆرم داوە تا شکار بم ئاستە ئێستا گەیشتووە و هەوڵی زیاتریشی لەگەڵ دەدەم بۆی کە بتوانێت بەشداری پاڵەوانەتیەکان بکات. ئەو دەڵێ پەیامی شکار بۆ گەنجەکانی هاوشێوەی خۆی ئەوەیە کە بڕوایان بە خۆیان هەبێت و خۆیان لە کۆمەلگادا نەبڕن. کاشکار کۆمەڵێ هاوتەمەنی خۆی هەیە ڕەفیقی خۆی هاتن بۆ ئێرە کە هاتن حەزیان لە وەرزش ئەکرد. دوای 2-3 ڕۆژ هاوڕێکانی وتیان کە هاتن کاکەشکاریان لەگەڵ بوو. پێیان خۆش بوو کاکەشکاریش وردە وردە دەستکا بە وەرزشکردن لێرە کە هێنایان سەرەتا نەمزانی ئەم کوڕە پێداویستی تایبەتە لەو بەرە قۆڵیان کرد و بە قۆڵێ هێنایانە سەرەوە. ئەتە وردە وردەیەکە یەکمان ناسی لێرە بۆ بانیا و کە ئینیکرد وتیان جلبیانە و دەستکە بە وەرزشکردن کە دەستی کرد بە وەرزشکردن لێرە لە سەرەتایەوە هەتاوەکو شەژمانێکیش دەستیمان گرتووە. شایەت حاڵەکانی ژیاریزانەکان لێرە زۆربەی زۆریان خۆمان وەرزشکارەکانی ترمان لێرە هەیە دکتۆرن لێرە بوون پیان وتین ڕێنمایان کردین چی بکەین چی نەکە نەگەڵی چۆن مەعامەلەیەکی تەندروستی لەگەڵا بکەین. سەرەتا کاتە لای ئێمە 45 کیلۆ 46 کیلۆ ئەبوو. ئێستا وەزنی گەیشتووە بە 75 کیلۆ 76 کیلۆ. بەرنامەی خواردنیش وەکو کەسی ئاسایی ئەتوانی بەکاری بێنە و هەروەها سەپلیمنتەکانیش هەتاوەکو ڕێژەیەکی باش خۆمان هاوکارین و لەگەڵین و ئیسفادەشی لێ کردووە. بە خۆشحاڵیەوە ئێستا ئاستی زۆر لە بەرە پێشچوونایە لە هەوڵی ئەوە شاین ئینشاءالله بۆ منتەخەب عێراق کە ئیشی بۆ بکەین و بۆ بەشی ئەندامان کە بەشداری پێ بکەین. لە یەکێک لە کۆنترین کۆڵانەکانی ڕانیە چێشتخانەیەکی تایبەت بە سەروپێ هەیە کە خەڵکێکی زۆر سەردانی دەکەن. چێشتخانەکە دیوارەکەی وێنەی کەسایەتیە ناسرا و دیارەکانی ڕانیە پێدا هەڵواستراوە. وەستا شەماڵ دەڵێت کە خەڵکێکی زۆر ڕۆژانە سەردانی دەکەن لەگەڵ خواردنی نانی بەیانی گوزەرێک بەناو وێنەکاندا دەکەن. ئەو وێنانەی کە هەڵواستراوە وێنەی کەسایەتیەکانە کە کاریگەریەکی زۆریان لە مێژووی ڕانیەشدا هەبووە. ئامانجی ئەوەیە کەم خەڵکێکی زۆر سەردانی بکەن هەم بتوانێت مێژووی شارەکەشی بپارێزێت. وەکو پیشەی شێف وەکو لە 2001ەوە من لەو کارەدا ئیش دەکەم بەس وەکو سەروپێ لە 2007ەوە کە بۆ 5 ساڵ دەچێت بیرم لەوە کردەوە کە لەو شارە هەموو خواردنێشی هەیە بەس خواردنی وەکو سەروپێ خواردنێشی تایبەتە بە هەموو کەس ناکرێت. توانیم سەروپێخانەیەک لەو شارەدا بکەمەوە خزمەتی شارەکەم کرد. کە دوکانەکەم دانا چوومە لای مامۆستا خەلیل
خاوەنی سراموزیک بەڕاستی ئەو ئەرشیفێکی لابوو ڕسمی کۆنەکانی ڕانیە چۆن تەکلیفم لێ کرد و هەندێک ڕسمی ڕانەی دامێ کۆنەکان دوای هەر لەو ڕسمانەوە بکە حەزم چوویە و پەرەی پێبسەنم و ڕسمەکان زیاد بکەم ئەو ڕسمانەش هەمووی بە عەزیەت و ماندووبوونێکی زۆر پەیدام کردووە هێناومە هەڵمواسیون کەسێک ڕسمێکی بۆ نێناوم هەمووی لەسەر ئەرک و شان و ماندووبوونی خۆم ڕسمەکانم وەرم گرتووە و لە مختبەر شوشتومەتەوە و هێناومە هەڵمواسیون ئەو ڕسمانەش هەمووی خەڵکی شارەکەیە ئەوانەی کە لە ژیاندا نەماون پیا و ماقۆڵ و پیاوە باشەکانی ڕانێنە بە جیلی گەنجیشی تێدایە ئەوانەی کە لە ژیان نەماون جیلی بە تەمەنی تێدایە جیلی ساڵی هەفتە هەشتاکانی تێدایە ئەوەی کە بزانم خزمەتی ئەو شارەی کردووە و شایانی ئەوەیە کە ڕسمەکەی خەڵک دەیناسێ و پیاوی باش بووە ڕسمەکەی دەشۆمەوە دێن بە دوکانەکەم هەڵی دەواست مشتریەکانم زۆر زۆریان پێخۆشە بەڕاستی ئەگەر دێنە دوکانەکەم هەتا خواردنەکان بۆ دادەنرێ جارێ بەس تەماشای ڕسمەکان دەکەن ڕسمی لەبەردەگرنەوە ڤیدیۆی دوکانەکەم دەگرن ئەو خۆشەویستانەی و هاوشاریانەی کە لە دەرەوەی وڵاتن ئەوانەی ڕانیەکان بە تایبەتی زۆر تەلەفۆنم بۆ دەکەن زۆر تەرجیعم دەکەن دەستخۆشیم لێ دەکەن هەر لەو ڕۆژانەدا برادێک لە ئەوروپا هاتبووە کوڕی کاکبرایم برایمی ئەحەڕەش ناسراوە 13 ساڵ لە ئەوروپایە بۆ تکاک شەماڵ هەفتەیەکە جوابم وەرگرتووە یەکەم جار هاتوومە دوکانەکەی تۆ پێم خۆشە تەماشایەکی ڕسمەکانت بکەم خۆی و خێزانەکەی هات کە چای بە ڕسمی بابی کەوە زۆر دڵگران بوو گریا زۆرم هەمن هەر بخۆم لە ناو دڵی خۆمدا یعنی زۆرم پێ ناخۆش بوو ئامیژوام لات و لەگەڵ ئەو بگریم دوو نەفەر بوون خۆی و خێزانەکەی بوو وتی 3 نەفەرمان سەر و پێ بۆ دانێ هەمیشتم کاکەیوە 2 نەفەر 3 نەفەرتان بۆ چییە تیە تۆ بۆم بێنە نەفەری چیکەم بۆ بەر لەسەر مێزەکەی بەرامبەر ڕسمەکەی ئیبابی داینا تۆ بۆ بامم داوا کردووە خواردنی سەرەکی سەروپێمان هەیە شۆربای نیسکمان هەیە نۆکاومان هەیە هەندێک مشتری تایبەتی خۆشمان هەیە کە حەز بە سەروپێ ناکەن ماسمان بۆ هێناون هێلکەمان بۆ هێناون قەیماغ و لۆرک و پەنیرشمان بۆ ئەوان هێناوە چکە هەموو کەس تابلی سەروپێ نییە سەروپێیەکە عەزیەت و ماندووبوونێکی زۆری دەوێت پاک و خاوێنێکی زۆر باشی دەوێت سەروپێکە وەکو خۆم بۆ خۆم حازری دەکەم بۆ خۆم خاوێنیان دەکەمەوە بەس لە ماڵەوەش خێزانەکەم و منداڵەکانم هاوکار من چکە بەتەنێ ئیشێکی قورسە بەتەنێ زۆر ئەستەمە فەسلی سەروپێ زیاتر من لە مانجی نۆوە هەمە لێشی نۆوە کە بەرەو پاییز ڕۆی دنیا تۆزێک فێنک دەبێ سەروپێمێ هەتا مانگی چوار هەتا مانگی چواری بەهارێ خاصن بازاری سەروپێکەمان زیاتر بە سەرمایە ئەو ڕۆژانەی کە باران دەبارێ یان کڕێوەیە بەفرە بەیان ساعت 7 وەرە سەروپێمان نەماوە حەزم لە ئیشەکەیە زۆر ئیشەکەی خۆم زۆر خۆش دەوێت پێم خۆشە لە ژوورێک دابم لە مطبەخێک دابم هەموو کات خەریکی خواردن حازکردم بم ئەو ئەرشیفە جوانانە زیاتر ئەگەر زۆر پێی مرتاحم زۆر ڕسمەکانم زۆر خۆش دەوێت دوکانەکەم زۆر خۆش دەوێت باوەڕکە من لە شەو ڕۆژێکدا ڕەنگە 4-5 ساعت لە ماڵ بم ئەو 4-5 ساعتش پێم خۆشە لە ماڵ نەبوو بێمەوە ناو دوکانەکەم ئافرەتێک لە شارۆچکەی تەختەق هەر لە منداڵیەوە خولیایەکی زۆری بۆ بەرگدووری و هەروەها دیزاین بووە و ئێستا توانێتی دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر بێتە خاوەن کاری خۆی و هەلی کاریشی بۆ 20 ئافرەتی دیکە ڕەخساندووە ئەو دەڵێ ئافرەتان دەتوانن لە ماڵ بێنە دەرێ و شوێن پەنجەیان لە زۆر بواردا دەربخەن و هانی ئافرەتان دەدات کە ببنە خاوەن کاری خۆیان. یانزە ساڵ بووم ئاوات و خەونم ئەوە بوو کە بگەم ببمە خەیات و ڕۆژێ بتوانم لەسەر پێیەکانی خۆم بۆستم و ئیشی دەستی خۆمم هەبێ سەرەتا لە ئیشی چنینەوە مێر و زەنگیانە و نەخێم و شتر ئەوانەوە دەستم پێ کرد
دوای کاری بڕین و دوورین و هەموو بابەتەکانی دوورینم کردووە. لە دوایە و ماوە زۆرەوە حەزم کرد پیشەکەی خۆم بەرمە دەرەوە، زیاتر خەڵکەکە ئاشنام بێ، لەگەڵ ئەوەی کە ئاشناشم بێ چەندین کچ و ژنی شارەکەی خۆشم بەشدار بن. لێرانە 20 ژن و کز لەگەڵم کار دەکەن، زۆربەیان خەریجکولیان دانەمەزراون بە خۆشحاڵەوە لێرە لەگەڵ من کار دەکەن. کاری بابەتەکانمان دوورین، دیزاینکردن، ئێکسسوارات، هەموو بابەتەکانی لە خۆی گرتووە. خەون و ئاواتێکی خۆم حەزم کرد کارەکەم بینمە دەرەوە و دیزاین زیاتر لە کڵاو، قەنەفڵ دروستکردن، نەخشی کۆمپیوتەر بە هەموو شێوازەکانی لەسەر ئەو دیزاینانە زیاتر کارم کردووە. خەیاتی پیشەیەکی زۆر خۆشە. من وەکو خۆم ڕاستە هیلاکێکی زۆری هەیە، بەڵام خۆشەکە لەوەدایە کە تۆ جل بۆ کەسێکە دووری دێ لێرانانی لە بەریەکە و بەکارەکەت ڕازیە ماندبوونت بڕۆ بکە ناوینێ و داهاتێکیشە بەڵێ داهاتێکیشی هەیە بەنسبەت ئەوەی کە داهاتی هەبێ بەڵێ هەیەی داهاتێکە بۆ خۆت و کاتێکی خۆشە لێرە وەکو خێزانێکمان لە هاتە بەڕاستی. ڕۆژانە دوو شەفت ئیش دەکەین، شەفتی بەیانیان و شەفتی پاژنۆڕۆیان. بەیانیانمان لە سەعاتە 8 تا 12، پاژنۆڕۆیانیشمان لە سەعات 3 تا 6 ئێوارە. بە حکمی ئەوەی دیزاینکردنی ڕەنگەکان و تێکەڵکردنی ڕەنگەکانی ئەمەیان زۆر بەدڵە. لە ئێستا یعنی دیزاینکردنی نەخشی کۆمپیوتەرمان زۆر بەناوبانگە. زیاتر کڵاو دەچنین، کۆڵوانەیە، کاری ئەکسسوواراتی ملوانکەیە، کاری قەنەفڵیا خواستێکی زۆری لەسەرە. ئەوە سەرەتای دەستپێکردنی کارەکەم و هێنانەدی خەونێکی بچووکمە با بڵێم. خەونی باشتر و گەورەترم هەیە، کار لەسەر هەندێک پرۆژەی لەوە گەورەتر دەکەم ئینشاءڵڵا. تێر پیشەی خەیاتی بێ بەڵام بەرە بە کارەکانم بدەم و گەورەتری بکەم، فراوانتری بکەم. بە خۆشحاڵی و هاوسەرەکەم یەکێکە لەو نمونە هاوسەرانەی کە هەمیشە لە ئەگەر پێشنیاری کارێکم کردبێ پاڵپشتم بووە، هێنانەدی خەونەکانم بووە. لێرەوە سپاسێکم، هیوادارم نمونەی زۆر بێ، پیاوانی تریش چاولۆ بکەن، یان باوکانی تریان بۆ نمونە برایانی تر. ئێستا زۆر بەمان هەیە ینی شەرت نییە کاری دیزاین و خەیاتی بێ، هەیە لە بواری شیرنی، بۆ نمونە هەیە لە بواری شێف و خواردن، یعنی بە هاوکاریان بکەن، خێزانەکانیان خوشکەکانیان لە ماڵەوە بێنە دەرەوە پشتگیریان بکەن. ئافرەتێک لە شاری سلێمانی دوایەوەی کە خوێندنی تەواو دەکات و زانکۆی کۆتایی پێدێنێت، بەڵام هەوڵەدات کە چاوەڕێی دامەزراندن نکات و لە ماڵەوە بێکار دانانیشێت. هەر بۆیە لە ماڵەکەی خۆی دەستەدات بە کاری سرامیک و ئێستا لە کارەکەی تا زۆر پێشکەوتنێکی باشی بەدەست هێناوە و کڕیارێکی زۆر باشیشی بۆ کارەکانی پەیدا کردووە. من بەشی ئەلکترۆنیکم تەواو کردووە، بە حکمەوەی دانەمەزرام هەوڵمیا کارێک بدۆزمەوە بۆ خۆم، بتوانم سەرچاوی داهات بێەوە بتوانم مەشغوڵم بکا لە ماڵەوە. بۆیە زۆر گەڕام لە ئینتەرنێت، ئەوەی کە بە دڵی خۆم بوو هەڵم بژارد، سیرامیکم هەڵبژارد. ئەم کارە پێ ئەوترێت سیرامیکی سارد، سەرەتا هەویریەکە هەروکو هەویرێکی زۆر شل، پاش 24 ساعت وشکە بێتەوە. هەویرەکە خۆم دروستی ئەەکەم، ڕەنگی هەویرەکە سەرەتا سپیە، بە بۆیەی زەیتی تێکەڵاوی هەویرەکە ئەەکەم. ئەو ڕەنگانەی کە خۆم ئەمەوێ لە 6 ڕەنگ ئەتوانم کۆمەڵێکی زۆر ڕەنگ دروست بکەم و گوڵی پێ دروستکەم، کوپەکان ئەنەخشێنم، کوپ بێ، ئەکسسوار بێ، شتی ناوماڵ، ئەتوانم کاری جوانکاری لەسەر بکەم. بەمەش ڕغبەتێکی زۆری پێیا کردووە لە ناو خەڵکە، الحەمدولیلا کارەکەم.
ئەوانەی زۆرتر داوای کارەکەم ئەکەن ئەوانن کە مەسەلەن خاتوونی ماڵەوەن یانوەیەک و بوو قۆریەکانیان بڕازێنەوە یان ئەوانەی کە بۆ دیاری ئەیبەن بۆ نمونە بۆ خاتونێکی پەرستار بۆ دکتۆرێک بۆ بەشە جیاوازەکانی دکتۆری بۆ بەشە جیاوازەکانی هەندەسە بۆ هەر شتێک کە خۆی ڕەغبەتی لەسەر بێ بۆ دیکۆراتێکی ژووری مناڵ کە تەمەنی مناڵەکەی لەسەر بێ ئێمە ئەتوانین کارێکیان بۆ بکەین بە هەرزانترین نرخ بتوانێت دیارەکەی خۆی بە جوانترین شێوە پێشکەشکە. سیرامیک خاصێتێکی باشی ئەوەیە کە زۆر بەباشی لەسەر شوشە و لەسەر تەختە و لەسەر تەنانەت کەوتکی ستیلیش خۆی ئەگرێت و ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە هیچ کێشەیەکی نییە بۆ شۆردن ئەتوانێت بە ئاسانی بشۆرێت. بەڵام من هەوڵمیا پەرجێکدا بنێم بۆ ئیشەکەم و ناساندنی بە ناوی پەنجەی گوڵ لە ڕێگەی پەنجەی گوڵەوە لە ئینستاگرام ئەتوانن دایرێکت بنێرن بۆ کاڵەکانیان و گەیاندنمان هەیە بۆ سەرجەم کوردستان و دەرەوەی کوردستانیش لە ڕێگەی ئەو کۆمپانیانەی کە گەیاندنەکەن. لە کۆمەڵگەی دێرەبوون مەزاری عەفدەیڕەش و هەروەها کانی عەفدەیڕەش بۆتە شوێنێکی پیرۆز و ئاینی بۆ پێکهاتەکانی دارەی سربەخۆی زاخۆ هەروەها هاوڵاتێکی زۆر ڕۆژانە سەردانی ئەو شوێنە پیرۆزە دەکەن و هەروەها توانیوتی گەشتیارێکی زۆریش کۆبکاتەوە. ئەمە مەزارگەهەیە عەفدەیڕەشە. عەفدەیڕەش ئەبخوا خوداوەندێ کانیا تێتە ناسکردن. ئەم مەزارگەهە کۆمەلگەها دێرەبوونیە 10 گوندن دەبەرە هەویریانە هەر 10 گوند سەریفی مەزاریفەنە. مەزارگەهەیە عەفدەیڕەش کانی لێ دەرێ هەیە و خەڵک مەفایژێت بینێش بەر مەفایەکی زۆرت بینێش بەر کشتوکاڵی و چاندنێ و دەرامەتی. ئەف کانیەژی حتانی نێزیکی پێشابوورێژی چا و وەگی دیژی بە مەزارگەهە بخەشی خەڵک تێت قەستاویت کە و مەزرێتنش بەر پیرۆزیە مەزارگەهی ڕێز لێ بێتەکردن. ژمێژ یعنی ئەم وەک نمونەکێژی بینن هەسنێ هەویژی لێ دەرێ هاتیە بەشارتن و بابیژی لێ دەرەیە بەر مەزارگەهەیە عەفدەیڕەشە یعنی ئەوە ژمێژ ئەم نکارن بێژن کا هەندە ساڵن بەس یعنی گەلێک ژمێژ ئەم مەزارە لێ دەرێ لێ وەکە قوب هاتی چێکردن قوب نەژمێژ ساڵێ نۆتا هاتیە چێکردن قوب کانیاوی لێ دەرێ هەبوو لێ پشتی هەنگی مامێ من داخواست کرد کو نیشانگەها عەفدەیڕەشە مەزرێت ببە قوب ji ber wê jî wek malbajî em hemeş berê de em her mi cêwir bûn bapîrê min mi cêwir piştî bapîrê min mamê min bû û berê bapîrê min jî her ev male bû babî wî bû. برکو مزارگاه عەفدەیڕەش مزارگاهێکی پیرۆزی me zdiyaya genç û xelkekî zêde qasta evî mezargehî dikin û heman cih jî kaniya عەفدەیڕەش heye taybet li werzê havînê xelkekî zêde qasta evê kaniyê diket bo borandina demekê yan vê dîmenê ciwanê kaniyê bê dîtin.
بێکەوە لە ماوەی ڕابردوودا بینەر و بیستری بەرنامەی هەفتانە بووین لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەربن.